الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. بەڕێزان خوشک و برایانی مسلمان و خۆشەویست، خوا پشتیوان بێ زنجیرە دەرسێکتان پێشکەش دەکەم بە ناونیشانی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵایەتیەکان. ئەم زنجیرە دەرسە 30 ئاڵقەیە کە لەو 30 ئاڵقەیەدا هەوڵ دەدەین زۆرترین ڕەوشت و ئەدەبی بەرز و پەسەند کە شەریعەت پێویستی کردوون یاخود بە پەسەندی داناون کە مسلمانان لە ژیان و لە گوزەران و لە هەڵس و کەوتی خۆیاندا بەکاریان بێنن بیان خەینە ڕوو. هەڵبەتە هەر کامێک لەو ئەدەب و ڕەوشتانە کە ئێمە قسەیان لێ دەکەین، هەر کامێکیان هەڵدەگرێ لە چەند ئاڵقەیەکدا باز بکرێ و هەر کامێکیان هەڵدەگرێ کە کتێبێکی لەسەر دابندرێ. بۆیە ئێمە هەوڵ دەدەین زۆر بە گوشراوی و بە پوختی و بە زمانێکی سادە و ڕەوان کە خوا پشتیوان بێت هەموو کەس لێ حاڵی بێ باسی ئەو ئەدەب و ڕەوشتانە بکەین. ئاڵقەی یەکەم لەو زنجیرەیە واتە لە زنجیرەی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵایەتیەکان بریتێ لە پێناسە و گرنگی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵایەتیەکان. ئێمە لەم ئاڵقەیەماندا لە دوو بڕگەدا سەرەتا پێناسەی ئەدەب و ڕەوشتە کۆمەڵایەتیەکان دەکەی، مەبەست پێیان چییە، و لە بەڕگەی دووەمیشدا باسی گرنگی و پێویستی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵایەتیەکان دەکەین. بینە سەر بڕگەی یەکەم پێناسەی ئەدەب و ڕەوشتە کۆمەڵایەتیەکان. یارە دێرە ئێمە دووشە بەکاردێنی، یەکەم ڕەوشت، دوو ئەدەب. ڕەوشت لە زمانی عەرەبیدا خولوقی پێدەگوترێ کە بە ئەخلاق کۆ دەکرێتەوە. ڕاغیبی ئەسفەهانی لە پێناسەی خولوقدا کە بە کوردی دەبێتەوە بە ڕەوشت یا دەبێتەوە بە ئاکار، دەڵێ الخلق والخلق والخلق في الأصل واحد كالشرب والشرب والصرم والصرم، لكن خص الخلق بالهيئات والأشكال والصور المدركة بالبصر، وخص الخلق بالقوى والسجايا المدركة بالبصيرة. دڵێ وشەی خەلق و خولوق یا خولق لە ڕیشەدا یەکن، وەکو شەرب و شوڕب هەردووشیان بە معنای خواردنەوە دێن و سەرم و سوڕم هەردووشیان بە معنای بڕین دێن، بەڵام وشەی خەلق تایبەت کراوە بەو شێوە و دیمەنانە کە بە چاو دەبیندرێن، بە چاوی سەر، و وشەی خولوقیش تایبەت کراوە بەو هێزە پەنهانانە و بەو خەسڵەتانە کە بە عەقڵ و بەسیرەت دەرەک دەکرێن. لە فەرمایشتی پێغەمبەر دەهاتووە صلی الله عليه وسلم، کاتێک پێغەمبەری خوا تەماشای ئاوێنەی دەکرد دەیفەرموو اللهم كما أحسنت خلقي كما أحسنت خلقي فأحسن خلقي. ئەی خوایە وەکو چۆن شکڵ و دیمەنت یاخود جەستەت باش دروست کردوم، ڕەوشتیشم جوان بکە. ئەمە ئەحمەد هێناوێتی و هەیثەمی گوتوێتی سەنەدەکەی ڕاستە و شوعەیب ئەرناؤوتیش بە سەحیحی داناوە. پێناسەی دووەم بۆ ڕەوشت لە القورطوبیەوە دێنین. القورطوبی لە تفسيركي خو الجامع لأحكام القرآن دڵێ حقيقة الخلق في اللغة هو ما يأخذ به الإنسان نفسه من الأدب، ويسمى
خلقا لأنه يصير كالخلقة فيه. دەڵێ لە ڕاستیدا لە ڕووی زمانەوە وەشەی خولوق ئەوەیە کە مرۆڤ خۆی لەسەر ڕادەهێنێ لە ئەدەب و خەسڵەتی جوان، بۆیەش گوتراوە خولوق چونکە لە مرۆڤدا دەبێتە بەشێک لە سروشت، دەبێتە بەشێک لە سروشتی مرۆڤ. ئەمە بەنسبەت وشەی خولوقەوە. بەنسبەت وشەی دووەم وشەی ئەدەب، المعجم الوسيط كفرهنجي ناوداري زماني عربية، هروها طبعا المعجم الوسيط لا برنو ذا واللسان العرب لا برجيك لا برنو سنو سواردا أوا وشيء أدب شيدا كنوا. الأدب رياضة النفس بالتعليم والتهذيب على ما ينبغي، والأدب جملة ما ينبغي لذي الصناعة أو الفن أن يتمسك به، كأدب القاضي وأدب الكاتب، والجميل من النظم والنثر. أدب فلان يأدب أدبا راض نفسه على المحاسن، وحذق فنون الأدب فهو أديب، وأدبه راضه على محاسن الأخلاق. هردو كان أما قصي كوي قصي هردو كان ضل أدب بريتيلا مەشق پێکردنی خۆ لەسەر فێربوون و لەسەر خۆ پاڵفتەکردن لەسەر ئاکار و ڕەوشتێک کە پێویستە. و وشەی ئەدەب بریتە لەوەی کە هەر خاوەن پیشەیەک پێویستی پێێت یا هەر خاوەن هونەرێک پێویستی پێێتی کە کاری پێ بکە، وەکو دەگوتری ئەدەب القاضی دادوەر دەبێت چۆن مامەڵە بکە لەگەڵ ئەوانەی دێن بۆ لای دادوەریان لە نێواندا بکە، و ئەدەب الکاتب نووسەر دەبێت چۆن بنووسێ. هەروەها وشەی ئەدەب بۆ هەر پەخشان و نووسینێکی جوان بەکاردەهێنرێت، شعر و پەخشانی جوان. و دەگوترێ ئەدوب فلان يأدب أدبا راض نفسه على المحاسن وحذق فنون الأدب فهو أديب. أدوب فلان واتە فلان کەس نفسی خۆی ڕاهێنا لەسەر ڕەوشتە جوانەکان و هونەرەکانی ئەدەبی تیاندا سەرڕاست و کارەمە بوو، بۆیە پێی دەگوتری ئەدیب. و ئەدەبەه واتە غەیری خۆی ڕاهێنا لەسەر ڕەوشتی جوان و ئاکاری پەسەند. لە شعردا لەبارەی ئەدەب و ڕەوشتی جوانەوە هاتووە، دەڵێ کونی بنە من شئت واكتسب أدبا يغنيك مأثوره عن النسب، فإن الفتى من يقول ها أنا ذا وليس الفتى من يقول كان أبي. دەڵێ کوڕ هەر کەسێکی دەبی ببە، بەڵام ئەدەب وەدەست بێنە، ئەو کاتە ئەو ئەدەبە تۆ بێنیاز دەکا لە ڕەچەڵک. کوڕ ئەو کوڕێ بڵێ من ئەوە تام، کوڕ ئەو کوڕە نییە بڵێ با من فڵان کەس بوو. واتە خۆت لە خۆتدا هەوڵدا ڕەوشت و ئەدەبی جوان لە خۆتدا کۆ بکەیەوە، خۆتیان پێ بڕازێنیەوە، ئەوە تۆ بێنیاز دەکا لە ڕەچەڵک و لەوە کوڕی فڵان کەس و کوڕ فڵان کەسی. شایانی باسە هەردوو وشەی خولوق و ئەدەب، ڕەوشت و ئەدەب، کەمە لە کوردیدا هەر وشەی ئەدەب بەکاردێنین، بەڵام بۆ وشەی خولوق ڕەوشت بەکاردێنین. خاڵی پێگەیشتنیان زۆرن، واتە دوو شەی تێکەڵکێشن، بۆی منیش لەم زنجیرەوانەیەدا هەر بە تێکەڵکێش هێناو من. بەڵام دەتوانین بڵێن وشەی ئەدەب زیاتر حاڵەتی کردەیی هەیە، و وشەی خولوق ڕەوشت زیاتر حاڵەتی ئاکار و سیفەت هەبوونی هەیە. و جیاوازێکی دیکە ئەوەیە کە وشەی ئەدەب زیاتر هەڵس و کەوتی ورد و پەنهان دەگرێتەوە، وەکو ئەدەبی نان خواردن، ئەدەبی خەوتن، ئەدەبی بەرو مەجلیس، وەکو دوایی باز دەکەین. لە فەرمایشتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم لەبارەی ئەدەبەوە هاتووە، ما نحل والد ولده أفضل من أدب حسن. ئەمە عەبد بن حومەید بەژمارە 362 و الترمذی بەژمارە 1952 و ئەحمەد بەژمارە 15639 و الحاکم بەژمارە 1679 و گوتوشێتی صحیح الئیسنادی. هەروەها بەیهەقی هێناوێتی و بوخاریش لە التاریخ الکەبیردا هێناوێتی. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام هیچ بابێک دیاریەیەکی باشتر لە ئەدەبی جوانی
بە ڕۆڵەکەی خۆی نەبەخشیوە. ئەگەر باب و دایک منداڵی خۆیان ڕۆڵەی خۆیان لەسەر ئەدەب و ڕەوشت و ئاکاری پەسەند باربێنن باشترین دیاری و خەڵاتیان پێداوە. ئەمە بەنسبەت بڕگەی یەکەم پێناسەی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵایەتیەکان. دیارە ڕەوشت و ئەدەبە کۆمەڵایەتیەکان واتە ئەو ئەدەب و ڕەوشت و ئاکارە بەرز و پەسەند و جوانانەی کە چین و توێژەکانی کۆمەلگا تاکەکانی کۆمەلگا مامەڵەیان پێ لەگەڵ یەکدیدا دەکەن. چونکە وەکو ڕەوشتی کۆمەڵایەتی هەیە، ڕەوشتی سیاسی شێ، ڕەوشتی ئابووری شێ، ڕەوشتی خێزانی شێ. هەڵبەتە ڕەوشتە کۆمەڵایەتیەکان کەم و زۆر پەیوەستن بە هەموو بوارەکانی ژیان، بواری تاچی، خێزانی، کۆمەڵایەتی، سیاسی، ئابووری. بەڵام ئێمە زیاتر مەبەستمان پێیان ئەو بوارەیە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەڵس و کەوتی تاکەکانی کۆمەلگاوە چین و توێژەکانی کۆمەلگا لەنێ خۆیاندا. بینە سەر بڕگەی دووەم گرنگی ئەدەب و ڕەوشتی بەرز کە بە تاکید ئێمە کە دەڵێن ڕەوشت و ئەدەبە کۆمەڵایەتیەکان واتە ڕەوشت و ئەدەبە پەسەند و بەرز و جوانە کۆمەڵایەتیەکان. و هەر وشەی ڕەوشت و وشەی ئەدەبیش زیاتر بۆ خەسڵەتە بەرزەکان بۆ ئاکارە پەسەند و جوانەکان زیاتر بەکاردێنرێ. ئەگەرنا لە ئەسڵی زماندا وشەی خولوق دەگونجێ یا وشەی ڕەوشت دەگونجێ مەبەست پێی ڕەوشتی خراپ بێ یاخود چاک بێ. بەڵام لە عورف و باوی خەڵکدا وشەی ڕەوشت زیاتر بۆ ڕەوشتی بەرز و جوان بەکاردێنرێ واتە بۆ حوسن الخولوق. ئەگەنا لە ڕاستیدا لە ئەسڵی زماندا وشەی خولوق دەگونجێ مەبەست پێ الخولوق السەیئ بێ، ڕەوشتی خراپ، ئاکاری خراپ، هەڵس و کەوتی خراپ. بەنسبەت گرنگی ئەدەب و ڕەوشتی بەرزەوە دەتوانین لە چەند خاڵێکی خێرەدا ئاماژەی پێ بکەین. جارێ پێش هەموو شتێک ڕەوشت و ئەدەبی بەرز و جوان عیبادەتێکە مرۆڤ بۆ خوا ئەنجامی دەدا. پێغەمبەری خاتەم صلى الله عليه وسلم لو بارەوە دەفەرمێت إن المؤمن لا يدرك بحسن خلقه درجة الصائم القائم. ئەمە ئەبوو داود بە ژمارە 4790 ناوێتی. بێگومان بڕوادار بە ڕەوشتی جوانی دەگاتە پلەی کەسێک کە هەمیشە بە ڕۆژویە و هەمیشە شەو نوێژ دەکا. واتە کەسێک کە ڕۆژە سونەتەکان نابوێرێ و شەو نوێژیش ناپەڕێنێ پلەکەی چەندە؟ کەسێکیش کە ڕەوشت و ئەدەبی بەرز و جوانە با ئەو عیبادەتەشی نەبێت دەگاتە پلەی ئەو. کەواتە ڕەوشت و ئەدەبی جوانیش جۆرێکە لە تاعات و عیبادەت بۆ خۆ ئەنجام دەدرێت. ئەوە یەک. دوو، ڕەوشت و ئەدەبی جوان هۆکاری نزیکیە لە خوا سبحانه وتعالى. ئێمە بەچی لە خوا نزیک دەبینەوە؟ بە تەکید بەوە کە گوێڕایەڵ بین بۆ خوا، فەرمانبەر بین بۆ خوا. جا خوا سبحانه وتعالى وەک چۆن فەرمانی پێکردوین بیپەرستین، فەرمانیشی پێکردوین کە ڕەوشتمان بەرز و جوان بێ. بۆ وێنە خوا دەفەرمێ والله يحب الصابرين إن الله يحب التوابين ويحب المتطهرين يحب المتوكلين والله يحب المحسنين والله يحب المتقين. كواتا أجر أهلي صبر بين، أهلي إحسان بين، أهلي تقوى بين، أهلي توكل بين، خو باكروا بين، أهلي توقرانو بين بولا إخوة. معناه خواهي پروردگار خوشی دەبین. کەواتە بەهۆی ڕەوشتی بەرز و ئەدەبی جوانەوە لە خوا نزیک دەبینەوە و دەبینە خۆشەویستی خوای پەروەردگار. سێیەم، ئەدەب و ڕەوشتی جوان لە خودی خۆیدا فەزیلەتە. یعنی ڕازگۆیی ئەگەر گریمان پەیوەستیش نەبێتەوە بەخواوە بە پاداشتی خواوە، هەر لە خودی خۆیدا ڕازگۆیی فەزیلەتە. خەڵک ڕازگۆیانی خۆش دەوێن. ئەمانەت پارێزی فەزیلەتە. خەڵک ئینسانی ئەمینی خۆش دەوێت، هەر وەکو ڕقی لە ئینسانی خائین هەڵدەستێ. و دادگەری فەزیلەتە. خەڵک دادگەرانی خۆش دەوێن و خەڵکی زاڵ مستەمکاری ڕق لێ دەبێتەوە. و پاچی و چاچی سیفەتی چاکە. خەڵک ڕقی لە پێچەوانەی پاچی و چاچی دەبێتەوە. کەواتە گرنگی ئەدەب و ڕەوشتی بەرز و جوان لەوەدایە کە لە خودی خۆیاندا فەزیلەتن و دەبنە هۆی تەواوکردنی مرۆڤ.
پێغەمبەر صلى الله عليه وسلم لە فەرمایشیدا دەفەرمێ إنما بعثت لأتمم مكارم الأخلاق دەفەرمێ من تەنیا بۆ ئەوە ڕەوان کراوم کە ڕەوشتە بەرز و جوانەکان تەواو بکەم واتە لە خۆمیاندا بەرجەستە بکەم. چوارەم ئەوەیە کە بەهۆی ڕەوشت و ئەدەبی بەرز و جوانەوە مرۆڤ هەڵسوکەوتی ئاسان دەبێت لەگەڵ خەڵک. چێ لەگەڵ خەڵکدا تێک دەگیرێت تووشی شەڕ و کێشە دەوێت؟ ئەوەی کە بە سیفەتە خراپەکان پۆخەڵ بووە، ئەوەی کە درۆ دەکا، خیانەت دەکا، دزی دەکا، غەیبەت دەکا، ناڕاستە، ناڕێکە، بەڵام ئینسانی ڕاست و ساغ و پاک و چاک و دڵسۆز بۆ خەڵک مامەڵی لەگەڵ خەڵکدا خۆش و ئاسان دەبێت. و پێنجەم و کۆتایی ئەلبەتە دەگونجێت زۆر شت باسکەین لەبارەی گرنگی ڕەوشت و ئەدەبی بەرزەوە، بەڵام ئەمە وەکو گوتمان بە خوڵاسەی باسی دەکەین. بەرهەمی پێنجەمی ڕەوشت و ئەدەبی جوان بریتێ لە دووری لە عەیبداری و گوناهباری، کە ئەمە ئەوانی پێشی هەمووی کۆ دەکاتەوە. لە ڕاستیدا ئینسان بەهۆی ڕەوشتی جوان و ئەدەبی بەرزەوە لە عەیبداری نێو خەڵک و لە گوناهباری لای خوا، لە عەیبداری دنیا و لە گوناهباری قیامەت دەپارێزرێ. خوا بە لوتف و کەڕەمی خۆی یارمەتیماندا کە خۆمان وا لێ بکەین بڕازینەوە بە ئەدەب و ڕەوشتی بەرز و جوان و خۆمان بژارکەین لە خو خدەی خراپ و صیفەت و ئاکاری خراپ. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.